ئێوارەتان باش هاوڕێیانی خۆشەویست دووبارە بەخێر هاتنەوە بۆ یەکێکە لە چالاکیەکانی ساڵۆنی فکری ئازادبوون. هیوادارین ئەوەندەمان ماندوو نەکرد بێتن و زۆر هاوڕێ و دۆست هەیە کە ئەمڕۆ نایبینین. لە ڕاستیە بابەتەکان زۆرن، داواکاریەکان زۆرن، ئێمەش ئەزانین کە هەندێک کات هەندێک بابەت هەیە بۆ هەموو کەس سەرنجڕاکێش نییە یا ژمارەی گوێگرەکانی ڕەنگە زۆر نەبن، بەس بۆ ئێمە گرنگی بابەتەکە پێوەرە و ئەوەی کە ئەمە کۆمنتەکرێەوە مێنێتەوانێت چ لە سۆشیال میدیای ئازادبوون چ لە یوتیوبی ئازادبوون و ئەو خەڵکەی کە ژمارەیان زۆر بێ یا کەم بێ بابەتی کولتور و بابەتی میوزیک و بابەتە فەرەنگیەکان بەنسبەت ئێمە یەکێکە لەو بابەتانەی کە ئازادبوون بە تەواوەتی بڕوای پێیەتی ئەو خەباتەیەکە بۆ تاگێکە بەشێکی گەورەی و خەباتە لە ڕێی کولتورواکە. ئەم ئێوارەیە هاوڕێیەکی خۆشەویست و عەزیز میوانی ساڵۆنی فکریە، ئەو بایۆگرافیایی کە ئێمە هەمیشە بڵاوی یەکەینەوانە من ئێستا عەرزتانی یەکەم لێرە. کاک ڕێژان حەسەن نووسەر و موزیسیان لە دایکبووی شاری سلێمانیە، ماوەی زیاتر لە 8 ساڵە گەڕانی مەیدانی لە بەشەکانی کوردستانەکە فۆلکلۆری کوردی. خەڵاتی یەکەمی بۆ بەڵگە فیلمی تەمبور لە ئاینی یارسانە بەدەستهێناوە، خاوەنی 4 کتێبە لە بواری میوزیکی کوردی بە ناونیشانەکانی تەمبور لە میوزیکی کوردیدا، گۆرانی و میوزیکی لۆ، دەنگبێژ و میوزیک ژنانی کورد لە قەفقاسیا، دەنگبێژ شاکرۆ. بەخێرهاتنیەکەین، زۆر سپاس سپاسێکین کاتی بەخشی بە ئێمە و ناونیشانی بابەتەکەشی تایبەتە بە میوزیکی کوردی وەک بەشێک لە ناسنامەی کولتوری تاک. ئێمە زۆر زۆر سپاسان دەکەم، سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون کە ئەم دەرفەتی ڕەقسان ڕاستەکەی ئەمە لەسەر داوای خۆشم بوو، خۆم داوام کرد کە شتێکی کۆڕێکی ئاوا بکەین، چونکە لە گرنگی بابەتەکە بەڕاستی بۆ من زۆر گرنگە مەسەلەی کەلتور و پەیوەندی بە موزیکەوە. سەرەتا ئەمێ لەوە دەست پێ بکەم بەڕێزان چەمک و پێناسەی کەلتور بە درێژایی فەرمانڕەوایی ڕۆمەکان و یۆنانەکان ئەم وشەیە وشەی کەلتور بەواتای کشتیاریا خود کشت و کاڵکردن و چاندن بەکارهێنراوە و ئەم واتایە بەردەوام ئەبێ هەتاوەکو سەدەکانی ناوڕاست بە تایبەت لە دوای سەردەمی یاخود ڕێنیسانس بەکارهێنانی وشەی کەلتور چووە چوارچێوەی سروتە ئاینیەکان بە تایبەت ئاینی مەسیحێت کە لەو قۆناغایە گۆڕانکارێکی گەورە بەسەر ئەم وشەیەدا هات. لە دوای دروستبوونی شۆڕشی فەڕەنسی کە وەچەرخانێکی گرنگی ڕۆشنبیری ئابووری و سیاسی بوو لە ئەوروپا و دواتر کاریگەرەکەی گواسرایەوە بۆ هەموو ئەوروپا و جیهان، ئەم وشەیە چووە چوارچێوەی بەکارهێنانی ئەدەب و هونەر و دواتر فەیلسوفانی ئەڵمان وشەکان گواستەوە بۆ لای خۆیان و لە چوارچێوەی گەشەپێدانی هیزریا وشەی کەلتوریان بەکارهێنا و ئەم واتایە بەردەوام بوو هەتاوەکو هاتنی زانای بەناوبانگی بەڕێتانی بواری کۆمەڵناسی ئێدوارد تایلۆر کە پێناسەیەکی کرد بۆ کەلتور کە ئەم پێناسەیە لە ناوەندە ئەکادیمی و زانستیەکانە هەتاوەکو ئێستاش پشتی پێبەستێ. کتێبێکی نووسی بە ناوی کەلتوری سەرەتایی پریمیتیڤ کەلچەر کە ئەم کتێبە بوو بە سەرەتایەکی گرنگ بۆ ئەو کەسانی کە لە بواری کەلتورە لێکۆڵینەوەیان کرد. پێناسەکە ئەڵێ کەلتور بریتێ لە ئاوێتەیەکی هەموویەکی لە یاسا بیر و باوەڕ دابوونەری هەموو ئەو عرف و عادەتانە ئەگرێتەوە کە مرۆڤ وەکو ئەندامێکی کۆمەلگا وەریانەگرێت. بە شێوەیەکی گشتیە توانین بڵێن کەلتور بریتێ لە شێوازی ژیانی مرۆڤ لەناو کۆمەلگایە. بەڵام بەشێکی زۆری ئەو زانانەی کە لە بواری کەلتورناسیە کاریان کرد ڕخنی ئەویان لەم پێناسەیە دوای تایلۆر وتیان ئەم پێناسەیە تەنها لە بواری یاخود پێناسەیەکە تەنها لایەنە نامادیەکەی کەلتور باسەکە. ئەوان هاتن کەلتوریان کرد بە دوو بەش، بەشی مادی و بەشی نامادی. بەشە نامادیەکەی ئەوەیە کە بریتێ لە زمان یاسا بیر و باوەڕدا بوونەریتەکانمان بەشێک لە هونەر و بەشە مادیەکەشی بریتێ لە هەموو ئەو کەرەسە و کەلوپەل و بیناسازی و یاخود ئەو بابەتانەیە کە وەکو ئەنتیک لە مۆزەخانە و لە گەلەریەکانە هەڵەگیرێ. کەواتە کەلتور بوو بە دوو بەش، بەشی مادی و بەشی نامادی. بەهۆی ئەوەی کە ئێستا کەلتور وەکو زانستێکی گرنگ لە ناوەندە ئەکادیمیەکان لە زانکۆکانی جیهانە ئەخوێندرێت و کاری لەسەرەکرێەوە بەردەوام توێژینەوەشی لەسەرەکرێ، پێناسی زۆر زیاتر لە 300 پێناسە بۆ کەلتور کراوە. بەڵام بە شێوەیەکی گشتی کەلتور بریتێ لە
شێوازی ژیانی مرۆڤ لە ناو کۆمەڵگەیە پەیوەندی کەلتور و موزیک ئەمە بابەتەکەمانە و کاریگەری لەسەر دروستکردنی ناسنامەی تایپ بۆ کورد کە دواتر بە وردی ئەچینە سەری بەڕێزان ئەوەی کە باسمان کرد پێشێک بوو لەسەر کەلتور و چەمکی کەلتور و پێناسەکەی و ئێستا هینە سەر کۆمەڵێک بابەت کە بریتە لە تایبەتمەندیەکانی کەلتور کەلتور دیاردەیەکی مرۆیی کۆمەڵایەتیە واتە تەنها مرۆڤ لەسەر زەوی وەکو زیندە و وەکو باڵێ وەکو کاینێکی زیندوو تەنها مرۆڤە کە توانای کەلتور سازی هەیە کەلتورە سازیانێ و بۆیە ئێمە ئەتوانین بڵێن کەلتور پەیوەندیەکی ڕاستەوانی هەیە بە کۆمەلگاواتە دوو دیوی یەک دراوە و ئێمە لە ناو کۆمەلگایە هەموو کۆمەلگای خاوەنی کۆمەڵک دەستگای کۆمەڵایەتیە کە بریتە لە دەستگاکانی سەرخان کە با بڵێن ڕێکخراوەکانی ناحوکمی و دەوڵەت و ئەوانە ئەگرێتەوە دەستگاکانی پەیوەندی کۆمەڵایەتیمانەیە کە بریتە لە خێزان بریتە لە پەیوەندی هاوڕێیەتی و دەستگاکانی ژێرخانمان هەیە کە بریتە لە بازاڕ و بریتە لە سیاسەتی ئابووری هەموو ئەم دەستگا کۆمەڵایەتیانە کەلتور هەڵیەسۆڕێنێ یعنی کەلتور کاریگەری هەیە لەسەر با بڵێن بەرەو پێشچوون یاخود بەرەو دوهاتنی هەموو ئەو دەستگا کۆمەڵایەتیان خاڵی دۆمان بریتێلەوەی کە کەلتور وەرگیراوە بەڕێزان کەلتور یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە کە وەرایگیرێ واتە جیناد نییە وەکو ڕەنگی چاو یاخود وەکو باڵا وەکو تایبەتمەندی بەڵکو کەلتور بابەتێکە کە لە ناو خێزانە منداڵ وەرێگرێت لە خێزانەکەیەوە دابوونەریتەکانی بیر و باوەڕەکانی یاساکانی شێوازی ژیان لە خێزانەوە وەرەگرێت دواتر چێتە ناو کۆمەلگا و لە ناو کۆمەلگاوە جارێکتر بەرکەوتی لەگەڵ کەلتوری گشتیەوەی کە لە ناو کۆمەلگا هەیە بۆ دروستە بێ زۆر جار کەلتور ببورن دەنگ هەیە بەڵێ تەواو زۆر جار کەلتور کاریگەری هەیە لەسەر سیمای مرۆڤەکان بە نمونەیەک باسیەکەین ئێمە لە کۆمەڵگەی کوردیە بەتایبەت جیلی ڕابردوو پشتی سەری زۆربەمان تەختە هۆکارەکەی ئەوەیە کە بێشکەمان هەبوو ئێمە مناڵان لە بێشکای ئەوەنە لەسەر پشت پاڵکەوتن شێوازی با بڵێن پشتە سەر تەختە کەواتە کەلتور کاریگەری هەیە لەسەر چی لەسەر شێوازی یاخود لە کاریگەریە کاتە سەر شێوەی مرۆڤەکان لەناو کۆمەڵگەیە وە گوتمان ئەمە جیناد نییە بۆمان بنێتەوە بەڵکو لە ڕێگەی بەرکەوتن و یاخود کاریگەری کۆمەڵایەتیەوە بۆ ئێمە ئەگوازرێتەوە یەکێکتر لە تایبەتمەندەکانی کەلتور ئەوەیە بەڕێزان کەلتور تایبەتمەندی گۆڕانی هەیە واتە ئەگۆڕێت چەقپەستوو نییە هەرگیز هەموو کەلتورێک قابلی ئەوەیە کە بگۆڕێت بەڵام لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکتر جیاوازی هەیە هەندێک کۆمەڵگە هەیە گۆڕانی کەلتوری تێیدا خێرایە ئەمەش هۆکاری هەیە بێگومان هۆکارەکەی بریتە لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا زیادبوونی پێداویستەکانی مرۆڤ هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە کەلتور بە پێی قۆناغ و سەردەم و بە پێی بارودۆخەکە ئەگۆڕێ کەلتور هێمایە یەکێک لە گرنگترین با بڵێن کۆڵەکەکانی کەلتوری هەموو نەتەوەیەک بریتە لە زمان بە درێژایی مێژوو ئەوەی بەتایبەت بۆ ئێمەی کورد بە درێژایی مێژوو ئەوەی کە ئێمەی هێشتۆتەوە سەرڕای هەموو ئەو با بڵێن هەوڵانەی کە هەوڵدراوە بۆی کە ئێمە لە ناو ببرین یاخود هەموو کات کە ئێمە بندۆست بووین بریتی بۆ لە زمانەکەمان زمانێکێک بوو لە هۆکارەکانی مانەوەی ئێمە وەکو کورد بە درێژایی مێژوو کەلتور توانای گواستنەوەی هەیە زۆر جار گواستنەوەی کەلتور لە کۆمەڵگەیەکەوە گوازرێتەوە بۆ کۆمەڵگەیەکی تر یاخود هەندێک جار لە ئێستا لە سەردەمی ئێستامانە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا یاخود هۆکارەکانی گەیاندن ئاسان گەیاندن گواستنەوەی کەلتور لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر زۆر ئاسان بووە و خێرا بووە بەشێکی ترمان هەیە بەڕێزان کە ئەمە ئێستا لە سەردەمی ئێستامانە کاریگەریەکی زۆری هەیە و هەمووشمان هەستی پێەکەین بەڵام بەداخەوە بە وردی دیراسە نەکراوە یاخود تێژینەوەیەکی زۆر وردمان نیە لە ناوەندە ئاکادمی زانستیەکانە بۆ ئەم بوارەکەیش بریتە لە گۆڕانی کەلتوری گۆڕانی کەلتوری یەکێکە لە باسە هەرە زۆر گرنگەکان کە پێناسەکەی ئەڵێ گۆڕانی کەلتوری بریتە لە گۆڕانی بنیادی شێوازی ژیان و بەهاکان و پێوەرە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان واتە هەموو ئەو گۆڕانانەی کە لە ژیانی ڕۆژانەی ئێمەی مرۆڤی کووردا ڕوئەدا پێوەستە بە بابەتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانەوە و مرز نییە ئەو گۆڕانە لە خودی کۆمەڵگەکەیە بێت جاری هەندێک جار هەیە گۆڕان لە کۆمەڵگەیەکی ترەوە گوازرێتەوە بۆی کە پێشتر باسم کرد بۆ کۆمەڵگەیەکی تر گرنگترین هۆکارەکانی گۆڕانی کەلتوری بریتە لە داهێنان و زیادبوونی پێداویستیەکانی مرۆڤ سەردەمانێک ئەگەر ئێمە
هۆکارەکانی یاخود ئەو پێداویستیانی کە لە ژیانی ڕۆژانەمانەمە بەکارمان هێناوە دیاری یاخود باڵی سنووردار بووە کاری ئەو گۆڕانە کەلتوری کە لە قۆناغی پێشترا هەبوو زۆر هێواشتر بووە بەڵام ئێستا بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و داهێنان و زیادبوونی پێداویستەکانی مرۆڤ ئەو گۆڕانە زۆر خێراتر بووە. داگیرکاری یەکێکی ترە لە هۆکارە زۆر گرنگەکانی گۆڕانی کەلتوری. ئێمەی کورد بە درێژایی مێژوو یاخود با بڵێن ئێمەی کورد ئەبێ لەوە تێبگەین کە هەمیشە لەلایەن ئەوانی ترەوە بەکارهێنراوی بەداخۆ بەکارهێنراوین بۆ بەدیهێنانی بەرژەوەندی ئابووری و سیاسیەکان بۆ بەدیهێنانی ئەو ئامانجەی کە دەوڵەتانی زلهێز بە درێژایی مێژوو کاریان لەسەر کردووە. ئێمە بەهۆی ئەوەی بندەست بووین نەمانتوانیوە گەشەپێدانی کەلتوری ئەنجام بدەین. ئەوەندەی بیرمان لای مانەوە بۆ ئەوەندە بیرمان لای پەرەپێدانی کەلتوری نەبووە کە بەداخۆ هونەرەکەشمان بەشێک بووەوە. ئێمە لە سەردەم و قۆناغێکدا وەگوتم زمان بەشێکی گرنگی کۆڵەکەی کەلتوری ئێمە کە ئێمە هێشتۆتەوە هەر زمانی شەڕۆ ئەچێتە ناو ئەدەبی زارێکی و گۆرانی موزیکەکانمانەوە بەتایبەت گۆرانی و بەشێکی زۆری ئەو ڕووداوانی کە لە ڕابردووە بۆ ئێمە لە ئێمە ڕوویداوە لە ناو لاوکەکانمانە لە ناو حەیرانەکانمانە لە ناو بەیت و باوەکانە بۆ ئێمە ماوەتەوە کە دواتر بە وردی باسی یەکەم. یەکێک لە گرنگترین هۆکارەکانی کە ئێستا و ئێستا ئێمە نەمانتوانێت ببینە خاوەنی وتارێکی یەکگرتووی نیشتیمانی ئەو بۆ کە نەمانتوانێت سوود لە کەلتور ببینین. کەلتور ڕەزامەندی گشتی کۆمەڵگەی لەسەرە. ئێمە لە زاخۆ هەتا خانەقین کۆکین لەسەرەوەی کە زمانی کوردی زمانی دایکمانە کە کۆڵەکەی کەلتورە. لە زاخۆ هەتا خانەقین کۆکین لەسەرەوەی کە ئێمە خاوەنی موزیکی فۆلکلۆرین کۆکین لەسەرەوەی کە بەشێکی گرنگی ناسنامەی کەلتوری ئێمە بریتێ لە هونەرەکەمان. ئێمە لە ڕێگەی کەلتورەوە ئەتوانین ببینە خاوەنی وتارێکی یەکگرتووی نیشتیمانی کە بەداخۆ تاوپێستانیمانە. یەکێکتر دوو زۆر داگیرکاری هەیە بەڕێزانە ئەوم بیر نەچێت. داگیرکارێک کە لە ڕێگەی هێز و سپاوە ئەکرێت کە ئەمە ئێستا لە سەردەم ئێستا کەمتر بۆتەوە چکە تێچووی زۆرە بەڵام داگیرکارێک ترمان هەیە کە پێوترێت داگیرکاری هێزی نەرمی کەلتوری کە لە ڕێگەی سینەما لە ڕێگەی دراما و لە ڕێگەی گۆرانی و موزیکەوە ئەم جۆرە داگیرکاریە ئێستا بەداخۆ لە باشووری کوردستانە بوونی هەیە لەلایەن دەوڵەتانی زلهێزەوە بۆ بەدیهێنانی ئامانجە سیاسی و ئابوووریەکانی خۆیان توانیوانە لە ڕێگەی هێزی نەرمی کەلتوریەوە ئەو ئامانجە تا ڕادێک بەدیبێنن بەتایبەت لە ڕێگەی گۆرانی موزیکەوە. نمونێکتان بۆ باسکەم بەڕێزان ئێمە من 2 ساڵ پێش ئێستا کارێکی مەیدانیم کرد لە باکووری کوردستان بۆ کۆکردنەوەی لاوت بەتایبەت بۆ دەنگبێژەکان لە ئەستەمبۆڵ گروپیەکان بەناوی کۆم موزیک هاتوون هەموو ئەو گۆرانی موزیکانی کە تورکەکان کردویانە بە کوردین و کردویانە بە تورکی کۆیان کردوێتەوە لە ئەلبومێکە بڵاویان کردوێتەوە گۆرانە کوردی ئەسڵەکان داناوە لەگەڵ گۆرانی تورکیەکەیە. ئەمە تەحەدایەکی گەورە بوو بۆ قۆناغەکە بتواندرێت ئەو ناسنامە کەلتوریە بپارێزێ ئەگەر بە هەر ڕێگەیەک بێ. ئێمەی کورد ئەوەندە چەوسێنراینێتەوە ئەگەڕین بە دوای بچووکترین ڕێگایە بۆی کە دیفاع لە ناسنامەی کەلتوری خۆمان بکەین. یەکێکتر لە هۆکارەکان بازرگانیە کە لە قۆناغی پێشوە من نمونێکی سەیرە من بەرکەوتنم هەبوو لەگەڵێ لە قۆناغەکانی پێشووترا هۆکارەکانی بازرگانی یەکێک بۆ لە گرنگترین هۆکارانەی کە کەلتور لە ناوچەیەک و گواستراوەتەوە بۆ ناوچەیەکی تر. بۆ نمونە ئامری موزیک ئەو سۆڕنایی کە لە ڕۆژهەڵات و لە باشووری کوردستان و لە باکووری کوردستان یاخود لە ڕۆژهەڵات بەکارهێنرێ بە هەمان شێواز و تا ڕادەیەک گۆڕانکارێکی کەم لە چاینا بوونی هەیە لە سین. ئەی گروپە موزیکەکانیان ببینە بەتایبەت لە ئامرە محەلیەکانیانە سیری بکەن ئەو ئامری سۆڕنایە ئەبینیت هۆکارەکەی چییە کاتێک کە ئەمانە بازرگانیان کردو بە خەتی ئاوریشمیە هاتون و بەم ناوچایە تێپەڕۆین بەشێک لەو کەرەسە و کەلوپەلانیان لەگەڵ خۆیانە هەڵگرت و بردوانێتەوە بۆ ناوچەکانی خۆیان بەکارتێکردنی هۆکاری ژینگەیی و گونجاندنی ئەو ئامێرانە لەگەڵ مەودای دەنگیەکانیان لەگەڵ ئەو شێوازێکی خۆیان بەکارهێنا بە کەمێک گۆڕانکاریەوە سوودیان لێبینەوە. بۆیە بازرگانی چێکە لێ گرنگترین هۆکارانی کە سوودی لێبنراوە بەتایبەت لەم بوارەیە. ڕاگەاندن ئەوە هۆکارێکی ترە بۆ گۆڕانی کەلتوری بەداخەوە میدیا ئێستا ڕۆڵێکی ێزگار گەورە و گرنگی هەیە لەو گۆڕانە کەلتوریە کە ئەمە باسێکی زۆر گرنگە بەتەنیا خۆی ئەتواندرێ قسەی لەسەر بکرێت. بەڕێزان پەیوەندی موزیک
بە کەلتورە ئەو باسانی کە کردمان هەمووی باسی کەلتوری بوو. ئێمە وەکو کورد بەشێکی گرنگی ناسنامەکەمان بریتە لە موزیک و گۆرانی. من هەمیشە بۆ گەڕانەوە بۆ با بڵێن ناسنامەی موزیکی کوردی ئەگەڕێمە بۆ دوو ئاینی سەرەکی لە کوردستان، ئاینی ئێزدی موزیک لە ناو ئاینی ئێزدی و ئاینی یارسانەکان. یارسانەکان بەیەکێک لە دێرینترین ئاینە کوردیەکان داهەندرێ کە ڕۆڵێکی یاخود با بڵێن خاوەن تایبەتمەندیەکی ناسنامەی کەلتوری خۆیەتی و موزیک لەم ئاینە ڕۆڵێکی ئێزگار بەرز و گرنگی هەیە کە بووەتە ناونیشانەکەمان ئەوەیە چۆن موزیک ئەبێتە بەشێک لە ناسنامە کە بۆتە ناسنامەی کەلتوری یارسانەکان. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دەرکەوتنی موزیک لە ناو ئاینی یارسانەکان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی شاخوشینی دۆستانی کە ئەو توانی لەو قۆناغەیە ئامری تەمبور یەکێکە لە ئامرە پیرۆزەکانیان بەکاربێنن لە ڕێو ڕەسمە ئاینەکانیانە و ڕۆڵێکی ئێزگار گرنگی هەبوو لەوەی کە ئەو ناسنامەیە ببەخشێتە ئاینی یارسان. یارسانەکان کتێبێکیان هەیە بە ناوی سەرنجام. ئەم کتێبە تێکستەکانی بریتێ لە هۆندراوی دەبڕگەی شعری دەبڕگەی کە ئەم هۆندراوانە بە شێوەی بە ئاوازەوە لەگەڵ تەمبورە شوێنێکیانەی پێوترێت جەمخانە لەویا دانیشن بە ئاوازەوە ئەم گۆرانیانە ئاڵێن. زۆر جاکە باز لە وشەی گۆرانیەکەین پرسیاری ئەوە کرێ وشەی گۆرانی لە چێوە هاتە. وشەی گۆرانی هەردوو گۆرانانەوە هاتۆ کە یارسانین و لە ناوچەی لە بینی کرماشان و سنایە بوونیان هەبوو پێڕەوی ئاینی یارسان بوون و گۆرانی موزیکیان بە تەمبورەوە و تۆ ناوی گۆرانی هەر لەو گۆرانەوە هاتووە. بۆیە ئێمە زۆر گرنگە لەوە تێبگەین کە لە لای یارسانەکان موزیک ڕۆڵ و پێگەیەکی ئێزگار گرنگیە. تەنانەت لە میتۆلۆژیای ئاینەکانە باوەڕیان وایە کاتێک کە خودا ڕۆحی کردو بەبەری مرۆڤ موزیک بوونی هەبووە واتە ڕۆح نەچۆتە ناو جەستەکەەوە لە ڕێگەی موزیکەوە فریشتەکان داوایان کردو کە موزیک داوە بەزی و تەمبور بژەندرێ بۆی ڕۆح بچێتە ناو جەستەکەەوە. ئەمە بابەتێکی میتۆلۆژیە بەڵام زۆر گرنگە ئێمە لە ڕێگ و ڕیشەی موزیک لە با بڵێن مێژووی گۆرانی مۆسیقای کوردیوە لە لای یارسانەکان کە کوردن تێبگەین. تەنانەت لە سەرەتای مردن هەتاوەکو ژیان کاتێک کە منداڵ لە دایک دەبێت لە یارسانەکان تەمبوری بۆژێن و کاتێکیش کە ئەمرێ هەر بە تەمبورەوەی بەنە سەر گۆڕستان و ئەینێژن و لە کاتێکیشا کە لە کاتی گیانسپاردنە تەمبوری بۆژێن چونکە باوەڕیان وایاڵن کاتێک کە تەمبور موزیک بۆ کەسێک ئەژەندرێ کە لە یاخود کە ڕۆحی ئەکێشرێ ئاسان ڕۆح لە جەستە ئابێتەوە وەک چۆن باوەڕیان وایە کە سەرەتا لە ڕێگەی موزیکەوە ڕۆح چوە ناو جەستەوە. ئەمانە بابەتی زۆر گرنگن کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین بۆ دروستکردنی ناسنامەی موزیکی کە بەشێکە لە ناسنامەی کەلتوری کورد. و یارسانەکان 72 مەقامیان هەیە. هەموو ئەم مەقامانە کەرەستەی زۆر گرنگن کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین بۆ توێژینەوەی زانستی بەتایبەت لە بواری موزیکە. ئاینی دووەمان بریتە لە ئێزدیەکان. ئێزدیەکانیش بە هەمان شێوەی یارسانەکان گرنگیەکی ئەزگار تایبەتێن بە موزیک. لە لای ئێزدیەکانیش دوو ئامەر هەیە کە بریتە لە دەف و شەباب. ئەم دوو ئامێرە بە هەمان شێوەی پیرۆزیەکی تایبەت هەیە کە لە هەموو بۆنە ئاینەکانیانە بوونی هەیە و ئەوان باوەڕیان وایە ئەگەر ئەم ئامێرە یاخود موزیک بە شێوەی گشتی لە ناو مەراسیمەکانیانە نەبێ ئەم جۆرە مەراسیمە لە ڕووی ئاینیەوە تەواو نییە ینی کەم و کورتی هەیە. بۆیە ئەوان بە هیچ جۆرێک بەبێ موزیک مەراسیمە ئاینەکانیان بەڕێ ناکەن. بەڕێزانی بابەتێکی تر زۆر گرنگە ئێزدیەکان بە درێژایی مێژوو بەرکوشتارێکی ئێزگار زۆر کەوتون 74 جار فەرمانی کۆمەڵکوژیان بەسەراکراوە وەکو ئەوەی کە داعش کردی لە 2014 هەموو ئەم ڕووداوانە لە ناو لاوکەکانی خۆیانە بە شێوەیەکی زارەکی گواستوێتەوە. لەبەرەوەی لە کۆمەلگای کوردیا لە ڕابردووە خوێنەواری زۆر کەم بووە، خوێنەواری نەبووە، ئەگەر هەش بوو بێ زۆر کەم بووە. بەشێکی گەورەی ئەدەب و گۆرانی ئێمە بە شێوەی زارەکی بووە، بە زارەکی گواستراوەتەوە کە زۆر گرنگە ئێمە بتوانین کار لەسەرەوە بکەین هەموو ئەو ماتریاڵانە کۆ بکەینەوە بۆی لە فەوتان بیان پارێزین. چونکە هەموو گواستنەوەیەک لە قۆناغێک یاخود لە کەسێکەوە بۆ کەسێکتر لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکتر بەشێکی ون نەبێ. زۆر گرنگە ئێمە بتوانین فریای ئەو بابەتە بکەوین. ئێمە بۆ بوارە سێ کاری گرنگ هەیە کە بێ بیکەین. یەکەمینیان بریتێ لە کۆکردنەوە، دووەمینیان بریتێ لە ئەرشیفکردن، سێمینیشان بریتێ لە پەرەپێدان. پەرەپێدان مەبەستمان لە چێ لەوەی کە ئێمە ئەموو ئەم شتانی کە کۆیەکەینەوە ئەرشیفیەکەین لە میلۆدی و گۆرانی چی لێەکەین بۆ چیمانە. ئەمە خاڵە گرنگەکەیە بۆ توێژینەوە
بۆ جارێکتر بنیادنانەوەی موزیکی کوردی بەداخۆ ئێمە نەمانتوانێت سود لە فۆلکلۆری خۆمان وەرگرین لە کاتێکە گەنجینێکی ئێزگار دەوڵەمەندمان هەیە بۆی کە بتوانین داهێنانی هونەری بکەین ئەبێ سود لە گۆرانی موزیکی فۆلکلۆر ببینین سود لەو مەقامانە ببینین کە ئێمە لە لای یارسانەکان و لە لای ئێزیدەکان هەمانە سود لەوە ببینین کە تێبگەین موزیکی کوردی بەشێکی لەو مێژووە هێت کە ئێمە باسیەکەین. بەڕێزان بابەتێکی تر هەیە جگە لە یارسانەکان و جگە لە ئێزیدەکان بریتێ لە دەنگبێژی. دەنگبێژی بەشێکی تری ناسنامەی کەلتوری ئێمەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی دەنگبێژەکانمانەوە جارێکتر بگەین بەو ناسنامە کەلتوریە خود بگەین بۆی کە بگەین بە خۆناسین. یەکێک لە گرنگترین بنەماکان لە موزیکی کوردیە کە ئێمە توانین سوودی لێ ببینین ئەوەیە کە بگەین بە خۆناسین. ئێمە چین وەکو کورد دەنگبێژەکانمان پێمان ئەڵێن ئێمە چین. دەنگبێژمان هەیە لە باکووری کوردستان من خۆم لەگەڵیا دانیشتوم لە ناو مەجلیسەکانیانە دانیشتوم 2 سەعات لاو کەڵێ لەسەر ڕووداوێک داستانی قەڵای دمدم 600 ساڵ پێش ئێستا ڕوویاوە لە ئورمیە خانی لەفزێڕین لە بەرامبەر بەهێزترین دەسەڵاتی ئەو کاتەی شەعباسی سەفەویە کە ئەوەستێتەوە هەموو ئەم ڕووداوانە چۆن بەرگریان کردووە چۆن خۆڕاگریان کردووە کە بەداخەوەی چێک بۆ لە داستانە هەرە گرنگەکەی هاوشێوەکەی لە کۆبانەیە من بەراوردم کردو بۆی کۆبانەی کە خۆڕاگریان کرد هەموو ئەمانە ناو لاوکێکە باسەکە وردەکاری ڕووداوەکان جگە لەوەی کە ئێمە ئەمە لە لاوکێکە باسەکە فۆرمی لاوکە وەکو موزیک زۆر گرنگە بۆ ئێمە بۆ موزیسیانەکانمان زۆر گرنگە شیکاری ورد لەسەر فۆرمی موزیکەکە بکرێت دەیان جۆر فۆرمی موزیکیمانەیە لە لاوکەکانە کە ئەکرێ سوودی لێ ببیندرێ. ئەپرسین دەنگبێژی چییە؟ دەنگبێژی بریتیە لە هۆنینەوەی ڕووداوێک لەلایەن کەسێکەوە کە دەنگبێژە لە چارچۆی فۆرمێکی موزیکیا کە پێوترێ لاو. سندرە جوگرافیەکەشی بریتیە لە باکووری کوردستان و نمونەشم لێرە حاضر کردو حەزەکەم پیشانتان بم لە باکووری کوردستانە بە شێوەیەکی گشتی لەو ناوچانە کە شێوەزاری کورمانجی داخفن ئەمە زۆر گرنگە و ئەمێ ئاماژە بۆ بکەم دەنگبێژەکانمان بەشێکی گرنگی ئەرشیف و مێژوو ئێمەیان پاراستو وەکو ئەو ڕووداوی کە باسم کرد داستانی قەڵای دمدم بەشێکی من بابەتێکتان بۆ باسەکە مەلا مەحموودی بایەزید یەکێکە لە مێژوو نووسە گەورەکانی ئێمە لە کاتێک کە ئەلێکسەندەر ژاپا وەکو نوێنەری ڕووسیا هێتە باکووری کوردستان یەکێک لەو کەسایەتیانی کە لەگەڵ لا کارەکە مەلا مەحموودی بایەزیدە بێکەوە کار لەسەر دەنگبێژیەکەن بەشێکی زۆری هەموو ئەو ڕۆژهەڵات ناسانەی کە هاتوونەتە کوردستان کاریان لەسەر دەنگبێژی کردووە لە گرنگی دەنگبێژی تێگەشتون ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان و ئێمە ئەکرێت لە ڕێگەی دەنگبێژەکانمان جگە لەو فۆرمە موزیکیی کە باسمان کرد کە کەرەسی زۆر باشم بۆ توێژینەوە لە بواری زانستی موزیکە لە بواری زمانەوانی دەیان و سەدان و وشەی کوردی ئەمە لە لای دەنگبێژەکانمان پارێزراون بە درێژایی 70 ساڵی ڕابردوو لە باکووری کوردستان زمانی کوردی قەدەغە بوو یەکێک لە هۆکارەکانی پاراستنی زمانی کوردی لە باکووری نیشتیمان بریتی بوون لە دەنگبێژەکانمان لە دیوەخانەکانە دەنگبێژیانە کرد نەوەی تازە دانیشتن گویانەگرت بەر هەموو ڕووداوانە ئەکەوتن بەر وشەی کوردی ئەکەوتن بەر موزیک و گۆرانی کوردی ئەکەوتن ئەمە زۆر گرنگە و ئەمانە کەرەسەی زۆر گرنگن بۆ کەسانی کە توێژینەوەکەن لە بواری زمانەوانی لە بواری کۆمەڵناسی لە بواری دەروونناسی چونکە شێوازی ژیانی مرۆڤی کورد لەو قۆناغانە لە ناو گۆرانەکانی ئەمە بوونی هەیە. من حەزەکەم نمونەیەک لێرە هەیە پیشانتان بەم تەنانەت دەنگبێژەکانمان وەک میدیایەک بوون لە قۆناغی پێشووترا میدیا نەبووە هۆکارەکانی گەیاندن و پەیوەندیکردن زۆر کەم بووە لە باشووری کوردستان کە کاتێکە حکوومەتەکەی شێخ مەحموود دروستە بێت و ئەو قۆناغە مێژووی پیاتێپەڕێ کارەزاغا لاوکی شێخ مەحموود ئەڵێ هەموو ڕووداوەکانی شێخ مەحموود تۆمارەکە ئەزانن لە باکووری لە ڕۆژئاوای کوردستان لە ڕێگەی لاوکی کارەزاغەوە خەڵکە ئاسایەکە زانیویەتی کە حکوومەتێک لە باشووری کوردستان هەبووە ئەمە خۆی بۆ خۆی لاوکەکانمان بریتێ بۆ لە دروستکردنی ئەو پەیوەندیە لە نێوان ئەو بەشەکانی کوردستان بەتایبەت ئەوەی کە ئێمە کراینەتە 4 پارچە لە ڕووی فەرهەنگی و کەلتوریەوە تا ڕادەیەکی زۆر ئێمە لە یەکتری دابڕێنراوین من ئەم نمونەیەتان شانێم کە لە ماڵی دەنگبێژان خۆم تۆمارم کردووە ئیبراهیم پیرکی یەکێکە لە دەنگبێژە زۆر باشەکان
لاوکی شێخ محمومان بۆڵێ بله فایده لزوار دکم بخت ترکانی نبرانو دوز خاینو دلويلو بارب سليماني ذكرت محل شيران ولايل العزمانة خوشتي قريني تيارة لقلقي مترانوزا قرميني بنبا وشاني ترامبيلا برا غازي نوب دارا بلي شادو شودي شيخ محمود كيكي شيخ قادر بابي التي قلق انا بسيدنا غازي كريمي فتا قل يا كتاب مرالي كاربة سلينة وزي قابا دستي خودم داري جان بزاري زي بكجم تمام كافرا خلاص كنت توبي كرتا بلا ودلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي لوي شيخ منو ملا فايدة لنا زواردكم بفتي تركاني نبرانو ودوز خاينو سبيرات نسرع بلا شادو شودي شيخ محمود كيكي شيخ قادر بابي التي قلق انا بسيدن غازي كريمي فتا قل يا كتاب مرالي كاربة سلينة وزي قابا دستي خودم داري جان بزاري ئەمانە کەرەسەنج بۆ توێژینەوە زۆر گرنگە و بە هەمان شێوە ئەم ماڵی دەنگبێژانەوەکو لە ڤیدۆکە بینیتان چەندین گەنج دانیشتون گوێ لە لاوکەگرن دروستکردنی ئەم هەستە بۆ لاو زۆر گرنگە کە تێبگا ناسنامەی موزیکی ئێمە چیە ئەمە بەشێکە لە ناسنامەی موزیکی ئێمە ئێستا ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکان لە ناوەندە ئاکادیمیەکانی وەکو زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر تا چەند لەسەر ئەمە کارەکرێ تا چەند گرنگی بەم لایەنە شاراوەی مێژووی گۆرانی مۆسیقای کوردی ئێمە ئەدرێ تا چەند گرنگی بەوە ئەدرێ کە ئێمە لەناو ئاینەکانە یاخ پەیوەندی موزیک و ئاین زۆر گرنگەوەی کە باسمان کرد یەک نمونەی کەشتان پیشانە دەم کە ئەمەش یارسانەکان من لە ناوچەی سەحنە و دینەوەر و گۆران و ئەو ناوچەیشی مەیدانیم کردو بۆ توێژینەوە لەسەر موزیکی یارسانەکان حەز دەکەم یەک نمونەش لەوە ببینن Shall
توانێ ئامەری تەمبورەکە بگرێ تەمبورە خەنە بەردەستی لە ناو ماڵەکانیانە وەکو پیرۆزیەک هەموو ماڵێک تەمبورێکی هەڵواسیوە لە کاتی ژەنینە تەمبورەکە کاتێکە لە جانتاکەی دەرێنێ ماچیەکە ئەوەنجا دەستەکە تەنانەت هەندێکیان باوەڕیان وایە ئەڵێن ئەبێ ئەو کەسە یعنی تاو پاک بێ ئەنجا تەمبور بژەنێ زۆر گرنگیان بە لە ڕووی زانستی دەرونی و زانستی کۆمەڵناسیەوە کە ئەمانە توێژینەوەی لەسەر بکرێ یەک نمونەی تریش هەیە کە لە ماڵی دەنگبێژان لە دیوانخانەی دەنگبێژان لەوان تۆمارم کردووە کە ئەمە لە توێژینەوەی ئاخیرما کە دەنگبێژی وەک بەشێک لە ناسنامەی کەلتوریە چیرۆکەکەی نووسیوەتەوە ڕووداوەکانیم هەموو نووسیوەتەوە ئەو نمونێژ یەک دقەیەک گوێیەکی لێگرین و دواتر لە خزمەتتان نابم بۆ گفتوگۆی زیاتر ئای نەمەدران و چمەوانێ Kelek kabine boma giredem Valla mene gitti de Meryem Hatun'e vazifeme devmetten İslam'a Ay lo 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 yeder Vara delil 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 olur bir metraniyim Valla bir o kişi la 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 bir beraniyim Şu zaman hatta bir zamaniyim Ne madrahi sana ve kalkoç kudvahane Meran merhaza tevderaniyim Ve şerre şerriye bir metraniyim Aynı aliyet bete metronu subaya Subhane subhane Martan rava subaya subaya خودی شده که نباش مدینه هوا داوی کریم منه گتی دسته مریم خاتونش خوران لا 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 روان دیا اره مطرانات یا رابا سره به صبح که مریم خاتونه لما مارگ سردین هوا لولو فلطیا آی دلیل دلیل لولو المطرانی ولا لوگی جلال ببرانی او زمانی حتی که به زمانی مطران قیسان بخوا لکوچ کو دیوان خانه لو هر درانی آی آی ده شر یا بابا بی مطرانی آی مطرانت بتیو لولا قلیو خود وقتناک لولا وقتناک شلات بگیم خود وقتناک از سرا کشکه که دینه نبی محمد نورانی خود رزیل ناکیم شرقاوی بطال ناکیم والله وزیر رابم قاضی ملک دفاقیاکیم وزیر سردین اسلامیه مریم خاتونه لالا لطا امارکه آی دلیل 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 لولور بما هاترانی ابي هو كيجي بابول ابي برانيم او زماني هتاك ابي زماني نعمة الحسنة بخل جهاني الكوشك ديوان خانة لو تبدر واني هذا شر بابو بمطراني بله والي وانيدك قاصد بيت مطرانه ay lola matrawa no lola
مدران عصام أنا مدانا مدران عصام دي ساسر جلال مديسام والله شبكة شبيدي من خونكا قدت خونا خذت ديتيام جودكي كاو كاشدك مفرينام هاتنا نكتا تشوينا لسا والي وانا دبت مدران عصام اگر توی تسلیم بکی مریم خاتون علی قولا غازی از رابطم ده هزار لولا حفصه کیسا آی دلیل 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 لالا بمطرح آهانیم وانا بابا الوقت لا 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 ابي برانيم او زمان حتا که به زمان مدرع ساعه ولا ناوي اخر کوچ کو دیوان خانه هر در انی امیا عید شر شر بما اترانی بله قوي مدرع ساعه توالي وانه لا واني خدا وقتنا کیم او چی کسی قصدا در اختماره قصدا مدرعی ساکر بی خدا بیمراد از رینا کیم ولا شجارة از علی قولا غازی مریم خاتون خدا تسلیم اتنا کیم از رابم غازی ملک دو شهدا کیم لسردین اسلامیه والا وز مریم خاتون الجانی علی مارک ور دلیل 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 بمدرانیم والله مدرع سال در اختمار الجلوالي وانا شركين جرانداني ارجو زماني وهطاك ابي زماني نيم مدرع سانا بيخل كوش كديوان خاني ميران ميرخازا لا 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 تود اراني عشر المتران هیوادارم زۆر لە کاتم نەگرت بێتن من زۆر بە خێرایی چوومە سەر بابەتەکە هەر یەک لەمانە بۆ خۆی بابەتی گفتوگوی زۆر زۆرە چونکە ئێمە زۆر دەوڵەمەندین لە بواری موزیکی فۆلکلۆر و بە تایبەت لە ئەبواری ئەوەی کە پێوتری ئەدەبی زارێکی و گۆرانیش بەشێکەلەوە دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ زۆر سپاس دەستخۆشی لە یەکەم سپاس بۆ هاوڕێیانی ڕێکخراوی ئازاد بوون بابەتی مۆزیک و کەلتور بابەتێکی گرنگی نەتەوایەتی ئێمەیە و لە ڕاستیە دەبێ بایەخی گرنگی پێ بدرێ من یەک دوو شتمەیە یەکەمیان لە ڕووی ئاینی یارسانی کاکەیەکانەوە کە هەردووکیان نزیکن لە یەکەوە کاتێککە ئەمرن یعنی کاتێککە هیچیان کۆسی دواییەکە ئەوان بڕوایان وایە کە ئاسێتە ناو ئەستێرەیەکەوە ئەستێرەکە ناوی ئەستێری بەرجیسە ئەگەر شەوانی درانگ لە دوای کاتژمێر 12 شەو بە تاریکی سەیری ئاسمان بکەی ئێمە کۆمەڵ ئەستێرەیەکمانەیە لە کوردەواریە پێڵێن حوتەوانە دوایین ئەستێری حوتەوانە لە خوارەوە ئەوە ئەستێری بەرجیسە لەو ماوەی پێشوەیە کچێکم بینی ناوی بەرجیز بوو بەلامۆ سیر بوو بەڵام یەکەمین کچ لە کوردستانە کە ناوی بەرجیز بوو بێ کچەکەی کاک محەممەد مەردان بووە ئەویش هەر لەمان ئەو چیرۆکەوە ناوینەوە دووەمیان لەوە سەرم سۆر ماوە کە پێشم خۆشە مامۆسانیاز لێرەیە بەشێکی زۆری هۆزانبانەکانی زەردەشت لەسەر شێوازی مەقامی ڕاستە و هەر بۆ ئەڵێ مەقام ڕاست کوردان کاتێککە تۆ لە عەرەبێکە پرسی مەقامی ڕاست سەرچاوەکەی کوێ ئەڵێ فارسەکان چڕیویانە کاتێک لە فارسێکە چڕی ئەڵێ مەقامی ڕاست سەرچاوەکەی کوێیە ئەڵێ تورکەکان چڕیویانە بەڵام خۆی لە بنەڕەتە لە ئەساسە مەقامی ڕاست مەقامێکی کوردیە بەڵام
بەپی گۆڕان و کەشەکردنی کۆمەڵگاکان وای لێ هاتووە نە عەرەبەکان لێرن خۆیان بکەن بە خاوەنی نە تورکەکان و نە فارسەکان چونکە ئەوە ڕیشەیەکی مێژوویی گرنگی هەیە ئەگەر گوێ بگرین لە بەیت و باوەکان و گوێ بگرین لە لاوک و حەیرانەکان بە دەقیقی بۆمان دەرەکەوێ حتا نمونەیەکی بچووک ئێمە لەناو مەقامە کوردیەکانە هەڵاوی سیمانەیە قەتارمانەیە خۆشتی دیمانەیە ئایمانەیە تۆ بزانە کورد تورکێک و عەرەبێک و فارسێکە توانن بیسڕن ناتوانن چونکە لەو ناوچەیە نەژیاوە بۆیە ڕاستە هەر حەو مەقامەکە ئەمە بنەمای مەقامەکەیە بەڵام کورد توانیوێتی لە ڕاستیە ئیبداعی زۆر گەورە بکە لە ناو کۆی ئەو مەقامانەیە کە هەبووە ئەرۆک و خۆ دەزانی ئاینی یارسانی یەکێک لەو ئاینانن کە دەوڵەمەندترین شێوازی موزیک و کەلتوری موزیکیانەیە من سپاسی تۆکەم کە مەدانیان کارێتیا کردووە دەستخۆشی لێکم هەربژین کاک ڕێژەنجان دەستی خۆش بێ بابەتەکە زۆر گرنگ بوو بەس بە گشتگیری باسی کرد وەکو گشتگیر بوو هەندێک بابەتت نەچوویتە سەری ئەزام کاتەکە ڕیپێنایی بەڵام با من وێنایەک پیشان بەم لەسەرەوە وەکو سەرنج کە ماڵین موزیک وەکو ناسنامەیان وەکو بەشێ لە کولتوری نەتەوەی کورد لە ڕاستە بۆ وەکو ڕەسەنایەتی وەکۆی کە بەشێکە لە ناسنامەی ئێمە لە موزیکی کوردی ئێمە 4 پای سەرەکیمان هەیە کە تایبەتە بە خۆمان ئەویش لاوک حەیران سیاچەمانە هۆرە بەڕێز کەمێک باسی یارسانەکانت کرد بەڵام لەگەڵ هۆرە ئێمە باوڵێن هینمان هەیە چەمەریمان هەیە کەم دووشتە هەندێک جیاوازن بەڕاستی خۆزگە ینی لە شوێنێکیان ئەگەر لێرەش کاتێکی زیاترمان لەسەر هەمووی بە تەفاسیل ئیشە کردایە ئەمە چونکە زۆر گرنگە بەڕاستی هەر یەکان و وردەکاری خۆیەوێ هەر بۆ نمونە حەیران خەتێکی خۆی هەیە ئەین لە سەردەشتەوە یەت بۆ هەولێر لە دەشتی هەولێریش قەراجمان هەیە کەندێناوەمان هەیە دەشتی هەولێرمان هەیە بەڵام حەیرانی سەردەشت زۆر جیاوازە لەی هەولێر ئەوانەی کە هەر گوێگریشن ئەزانن جاوەی کە ئەلی موزیک بێ ئەوە باشتر جیاوازیە کاکە سەی خلە دەرزی بکە لەگە حەسەن سیساوایی خۆمانە دوو دەنگی جیاوازن هەردووچان حەیرانن بەڵام دوو فەزای جیاوازە دوو ئەتمۆسفێری جیاوازە دوو دەربڕینی جیاوازە جا بۆ لاوکیش بەڕێزە باست کرد ڕاستە پانتایەکەی باکووری کوردستانە بەڵام با بڵێنش دیالێکتی کرمانجی سەرو ئەوەی باکووری کوردستان لەوێش دیسان بە پێی ناوچەکانەوەی بەڕێزت وەکو کێڵگەیەک بۆ لێکۆڵنەوە کارەتیا کرد ئەو لە بینی وان بۆ ئامەد لەوێ بۆ عورفە جیاواز هەر بۆ نەحەت بڵێ حەوزەی بۆتان تایبەتمەندێکی زۆر جیاوازی هەیە ئێمە چۆن لە سلێمانی لەمان هەیە وەکو ناوەندێک بۆ دیالێکتی کوردی ناوەڕاست لە ڕۆژهەڵات ئێمە موکریانمان هەیە وەکو جۆرێک لە باغدان بە ڕەسەنایەتی و وشە سازی و ئەوشتانە لە باکووریش ئێمە بۆتانمان هەیە تەنانەت وەکو دەربڕین وەکو ئاخاوتن زۆر خاڵس و پاکە ینی ئەوە ڕنگدانەوەی هەیە بەسەر لاوکیشەوە لە بابەتی سیاچەمانەیە لەگەڵ وردە بەزم ئەمەش هەردیسان ئەوەی بەڕێز باسی کرد هی ئەوەیە کە کاری زۆر ود و جدی لەسەر کرێ بابەتێک باس کرد ئاینە ڕەسەنەکانی کوردستان ئەوەی کە هەر باەخدانی بە موزیک زۆر تایە و سەرنج ڕاکێشەکە ما بێ بەڕاستی توێژەرەکان باخی پێبن هیچیان ئاینی یارسانە کە لەگەڵ کاکەیە هەر یەکشتە لێرە ناوەکەی گۆڕاوە یەکیشان ئێزدیە یەکیشان عەلەویە کە بەداخەوە باست نەکرد کە عەلەوی ناوەندەکەی باکووری کوردستانە بە تایبەتی دێرسیم و مەرەش و هەندێک لە شارەکان هەندێ ئەوەیە گەر با نەچمە ناو وردەکاری مێژووی هەندێک لە توێژەرانی بواری میتۆلۆژیا و بواری ئاینەکان پێیان وایە عەلەوی هەر یارسانە و گۆڕانکاری بەسەراتۆ ئەمە بابەتی ئێرە نییە بەڕاستێ بێ ئەو توێژەرانە قسەی لەسەرکەم بەڵام بە شێوەیەکی سەرنجڕاکێش لای عەلەویەکانیش تەمور هەر ئامێری سەرەکی و هەر پیرۆزە و هەر ڕێو ڕسمەکانیان بە تەمورە ئەنجا من
وەکو پێشنیاریش خۆزگا لە بینی ئەو 72 مەقامەی کە بەڕێزت باسی کرد هی ئاینی یارسان لەگەڵ مەقامەکانی عەلەویەکان بە تایبەتی لە دێرسیم کە ناوەندی ئەوانە کە ئەچن بۆ سەر گۆڕی دووزگون بابا خۆتە زانی ڕێڕۆشنێکیان هەیە چنە سەر چیاکە لەوێ ئەوانیش کۆمەڵێک مەقام و ڕێوڕسمی ئاینی و با بڵێن وتنی خوانیان هەیە ئەوەشی ئەیڵەن پیرۆزە لای خوان وەکو چۆن لای یارسانەکان ئەوەی کە ئەیڵەن بە شەکە لە سەرنجام و پێڵەن کڵام هەڵبەت کڵامەکان کەمێک لە سەرنجام جیاوازە ئەو مەبەسم ئەو ناونشانی بە ڕێزە بوو گشتگیر بوو بەڵام لە گشتگیرەکە تۆ جزئێ هەڵبژارد بوو هیوادارم لە شوێنی کە قەرەبوویەوە بکەیتەوە زۆر سپاس ئەمە یەکسەر وەڵامدەمەوە بۆی بیرم نەچێ زۆر بە کورتی چەمەری خۆی بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگی توێژینەوە چەمەری بەتایبەت لە دڕۆستان لە ناوچەی کرماشان بە شێوەیەکی سەیری شانۆنامەیی گەورە ئەم مەراسیمەکرێت کە بەداخۆ ئێستا زۆر کەم بۆتەوە چەمەری یەکێکە لە هەرە مەراسیمە گرنگەکان کە دیسان موزیک ڕۆڵێکی ێزگار گرنگی تیا بینێ 6 زۆرناژەن بەیەکەوە لەگەڵ 4 دەهۆڵژەن بەیەکەوە هەمویان موزیکێکە ژەنن موزیکی هیچیشان لێک ناچی هەمووشیان بێکەوە کۆکن ئێمە بەیتوباڵمان هەیە بالۆرەمان هەیە یعنی کۆمەڵک فۆرمیترمان هەیە کە زۆر گرنگە باسی حەسەن حەیران و خلە دەرزیت کرد حەسەن سیساوی خلە دەرزی حەسەن سیساوی حەیرانەڵێ بەڵام ئەوی کە خلە دەرزی ئێڵێت پێوترێت بەیتوباو ڕاستە حەیرانیتۆ بەڵام جیاوازە لەگەڵ ئەو حەیرانی کە لە دەشتی هەولێراوترێت بەیتوباوەکانی ناوچەی موکریان ئەوە ئەو تێبینیانە بوو زۆر سپاس دەستە خۆش بوو ببوورە لەسەر عەلەویەکانی خوا ئەوە زۆر گرنگ بوو لەسەر عەلەویەکان لەم ئیشە مەیدانی ئەم جارەیە کە ڕۆشتم بۆ باکوور چوون بۆ ئەستەمبۆل لە ئەستەمبۆل لە خانێکی زۆر کۆن هەیە کە لەم خانەیە کاتی خۆی کە بازرگانی کراوە عەلەویەکان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە لە کەسابەت بەتایبەت لە شاری ئەستەمبۆڵە لەوێ شوێنێکی تایبەتیان هەبووە کە هەموو عەلەویەکان بەس لێو کۆبوونەتەوە قاوەخانەیەکە بناغەکەی وردە خەریکم بناغەکەی دروستەکەم بۆی کە بتوانین توێژینێک لەسەر ئەو بابەتە بکەین و لینکەکانیشم هەمووی دروست کرد لە داهاتوە کاری لەسەرەکەم سپاس وەرگرت وە چێژیشم وەرگرت لەو بڕگانەی کە لەسەر شاشەکە دادنا من وەکو جۆگرێکی یاسایی بە ئیجازەی ژەناب کاک نیاز و مامۆستاکانی موێزیک ژان چەند قسێگەکەم مەگینا ئەوە ئیخساسی ئێوەیە من زۆر سەرسان بووم بەوەی ئەو زانیاریانەی کە لاتە زۆر بە کورتی و پوختی و ڕەوانی دەرت بڕی بەڕاستی زۆر کۆڕیتر ئامادە بم کە زۆر کەس پێشکەشیەکە زانیاری زۆر بە نرخی لایە بەڵام توانای دەربڕینەکەی ناتوانێ هەمووی بگەێنێ ئەوەی جەنابە زۆر سەن ڕاکێش بووە خواخوامە کۆڕی ترت هەبێت و ئامادە بم ئەوەی کە فەرمووت کورد بە درێژایی ئەو 100 ساڵی ڕابردوو کە کوردستان بۆ بە 4 پارچە و پێشتریش 2 پارچەی گەورە بووە ئەوەی کە نەیهێشتۆ دابش بێ ئەدەب و هونەرە و بۆیە بەڕاستی ڕەنگە بڵین هەموو لایەک خەرزاری ئەدەب و هونەرین کە نەیهێشتۆ ئەو سنوورە دەستکردانە وا بکە سنووری پۆڵاییم بن لە بینی خەڵکەکە و لە بینی کوردانی دیاسپۆراش ئێستا ڕەبتێکی گەورەی ئەوان بە خاک و کوردستانەوە هەر لە ڕێی ئەدەب و هونەرەوەیە من 2 پرسیارم هەیە یەکەمیان ناونیشانی بازەکەت موزیکی کوردی وەک بەشێک لە ناسنامەی کللتوری تاک لەویا ئەگەر ئەو کللتوری تاکە لا بین بکەین بە کللتوری نەتەوە چی فەرقەکە من بەڕاستی ئەوەم هەست پێ نەکرد کە باسی کللتوری تاک زۆر بەتایبەت ئەوەی نەتەوە زاڵ خاڵی دووەم پرسیارێکی ترم جەنابە باسیەوەت کرد کە لە هەموو لاوک و لە حەیران و چیرۆشی بڵێ مەرگەسات و بەرگری قارەمانانەی میلەتەکە لە خەڵای دمدمەوە بۆ کۆبانی ئێستا کە تۆمارەکرێ بەڵام ڕوویەکی تری ئەو کەلتورە جوانەی کوردەواری ئەو زەوق و خۆشی و هەڵپەرشی ئەوانەیە ئەوە زانیمان ئەویان لە بڵێن تراژیدیا و مەرگەساتەکانەوە ئەم ژیان دۆستی و زەوقە جوانەی کە لە ئەدەب و موزیکی کوردیا هەیە ئەوە لە چێوە هاتووە سروشتی جوانی کوردستانە یان ژیان دۆستی خەڵکەکە خۆیەتی زۆر سپاسە دەکەم ئەگەر وەڵام بێت زۆر سپاس
لەمە چێژمان بینی لەم دانیشتە من پرسیارێکی ئەوەڵیم لەسەر بیدایەتی قسەکانە لەسەر لاوک و دەنگبێژی کرد کە بەشێکە لە کەلتوری کوردی. ئایا لاوک و دەنگبێژی کوردی وەکو مێژوو ئەمێنێتەوە وەکو ڕابردوو ئەمێنێتەوە یا ئەتوانی بڵین ئەمە برەی پێبین و لە بۆ هەموو ئەم ڕووداوانەی کە دێت و کە ڕوویداوە یاخۆی کە ئێستا تیاین و لە داهاتوو شالوانێ ئەتوانین بخێن ناو دەنگبێژی و لاوکەوە. ئەینجا دواتر ئەم لە لاوک و دەنگبێژیە زیاتر لە کرمانجیە هەیە لە باکوورە هەیە. نازم هەموو شتانێکی گوێمان لێ بۆ زیاتر پێوەستە بە بادینیەوە وا بڵێن ئەوەی کە من پێبینیم کە نازم وایەنە. ئەمە پرسیارێکتر تۆجە گشتگیرە لەسەر موزیک گردلانێم لە مۆزوعەکە ئایا پێناسی میوزیک چی بوو فعلەن لە ئامێرەکانە خۆی بینێتەوە یاخود هەموو لە دەنگە سروشتیانەی کە لەوانەیە لە لێدان لە تەختەیەک و لە بەردێک و لە من یادۆریم هەیە لەگەڵ گۆرانەکانی ڕەفیق چالاکە یادی بەخێر مەسەڵەن کە بەهۆی چوزانم بەهۆی هینێکەوە بەهۆی ئەم هینی کە لە بەردەسیایەتی قاپ و کوچکی لە بەردەسیایەتی یعنی میوزیکێک دروستەکات من نازانم من بۆ خۆم چێژم لێبینێ ئایا فعلەن ئەوا چێتە ناو چوارچێوەی میوزیکەوە دەستخۆش هەروە دەڕۆ بەناو دێدا کەوشی سابلاغی لە پێدا دایکت کوێر بێت توی بەچێدا ئەگەر بین شیکاریەک بوو ئەم بەیتە بکەین ئەڵێ هەروە دەڕۆ بەناو دێدا ئەمە چ خانمێکە ئەوەندە ئازاد و سربەستە لەو قۆناغە و سەردەم و بارودۆخۆ کۆمەڵایەتیە بەو شێوێ بە ئازادانە بەناو دێ هیچ کێشەیەکی نییە. لە بەش دوێماڵە کەوشی سابلاغی لە پێدا کەوشی سابلاغ دوور لە ڕوویەوە پێڵاوی سابلاغ جۆرە پێڵایەک بۆ کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو سەردەمە باشترین زۆری پێڵاو بووە. ئەم گۆرانیە لەناو زەماوەندەکان ناوتراوە جۆرێک لە ڕێکلام بۆ کەوشی سابلاغ ئەمە بەیتێکە لە یا ڕێکلامی تایە باس لە ڕێکلامەکە ئەڵێ دایکت کوێر بێتی تۆی بچێدا ئێمە وا بیرمان کردوتۆ لە ناو کۆمەلگای کوردیە هەر باوکان قەراریان ناوەکە و کچەکانیان بدەن بەش و بە ینی ئەوان قەراریانداوە بەڵام لەم بەیتا پێمانەڵێ نەخێر دایکانیش ڕایان هەبووە لەوەی کە کچەکانیان بدەن بەشی ئەڵێ دایکت کوێر بێت تۆی بچێدا نەویتۆ باوکت کوێر بێت ینی ئەمە گۆرانیەکە لە ناو زەماوەندەکان ناوتراوە لە ناو مەجلیسەکان ناوتراوە ئەمە یەک بەیتە ئێمە خاونی هەزاران بەیتی لەو شێوەی ئەکرێ ئەمانە بگرێتە سەرچاوی زۆر گرنگی بواری توێژینەوە. باسی کللتوری نەتەوت کرد بێگومان لەبەرەوەی من لەگەڵ هەڵوێستخانە باسی ئەومان کرد وتمان وتی ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوەکە لەسەر تا کارەکە ئەکرێ ناونیشانەکە ئاوتم من بە شێوکی گشتگیر چونکە کەلتور پێناسەی نەتەوەیە وتم بەڵام کێشەنێ بە ناونیشانەکە بۆ شێوەیە بێت لە کۆتاییدا بابەتە کەلتوریەکان پەیوەندی هەیە بە تاکەوە لە ناو کۆمەڵگەیە. کەوسەرخان باسی سیاچەمانی کرد من ئەمێ ئاماژە بێکشت بکەم کەوسەرخان ژینگە پەروەردەبوون لە ناو ئەو ژینگەی کە تیا پەروەردا بێ مناڵێکە تەمەنی 5 ساڵە 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ تا 10 ساڵ لەو قۆناغەیە ئەوەندەی گوێی گرتووە لە باوکی لە باپیری لە مەجلیسی دانیشتنەکان بەو شێوەی وەریگرتووە زۆر زەحمەتە تۆ بتوانانی لە پەیمانگایەکە کەسێک بێنی فێری سیاچەمانی بکەیت بڵێ تۆ بێ سیاچەمانە سڕبی ئاسان نییە شتە ناکرێت تەنها پێوەستە بۆ ژینگەی کە تایە پەروەردا بێ ئەمەش پەیوەندی هەیە بە خێزان پەیوەندی هەیە بە و ژینگەی دەوروبەری پەیوەندی هەیە بە دەنگبێژەکانەوە منداڵێک هەیە لە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان زۆر بەوردی لەسەر ئەو بابەتە کارەکەن من دڵنیام لە ڕۆژئاوا ئەبێتە بەشێکی گرنگ لە ناسنامی مۆزیکی کوردی کە ئێستا خەریکن زۆر باشی کارەکەن منداڵێک تەمەنی 11 ساڵە لاوکەڵێ ئەمەی لە چی وەرگرتو خۆ بە زۆر پێیان فێر نەکردووە بە شێوەی زارێکی وەریگرتووە ئەمە یەکێکە لە بابەتانی کە ئێمە ناتوانین بۆ شێوەیە ئەتوانین سیاچەمانەوەکو فۆڕمێکی موزیکی لە ناوەندا ئاکادیمیەکانە بخوێندرێ و ینی وەکو ئەوی وەکو من هەز باز بکرێ بەڵام ناتوانین بینی کەسێک بێنی چکە و پەیوەندی بە هەم بە دەنگەوەی هەم بەو ژینگەی کەتیایە گەورە بووە. مامۆستا باسی لاوکی کرد لاوک تەنها ڕابردوو نییە ئەوەی داعش لە 2014 کردی بەرامبەر بە ئێزیدیەکان کردیان بە لاوک یعنی لاوک پرۆسەیەکی بەردەوامە ئەمە ئەوە نی بڵی لاوک لە ڕابردووە بۆ ئیتر تەواو بۆ کۆتایی هاتووە نەخێوانیە ئەوەی کارەساتی ڕۆبۆسکی ئەوەی کە لە باکووری کوردستان ڕوویە ئەمەیان کردو بە لاوک
کەواتە یەکێک لە تایبەتمەندیەکانی لاوک ئەوەیە کە بە شێوەیەکی زارەکی بەردەوامی هەیە ئەوە نییە بڵێ لە قۆناغێکا وەستا بێ و کۆتایی پێهاتە بێ ئەمە یەکێک لە دەوڵەمەندی و تایبەتمەندیەکانی لاوکە نەک لاو فۆرمەکانی تری موزیکی کوردی حەسم کرد و شت بووە بەڵێ ئەزانین چۆنە یەکێک لەو پرسە گرنگانە و پرسێکی زۆر تایبەتە مەسەلەی موزیک کە هەموو دەنگێک مۆسیقای ئێستا لە جیهانە برادێکمانەیە کاگین هەردی کووردە ئەوزان ڕەفیقی ئەوەشە ئەو باوەڕی وایە ئەو ژاوەژاوەش کە لە سەر جادەیە هەر موزیکە یعنی ئەمە موزیکە ڕیتمێکە دەنگە یعنی ئەوەش بەڵێ ئێستا زانستی موزیک وای لە هاتۆ کە هەموو شتێک بە تۆن ینی بە دەنگ ئەناسێنێەوە زۆر بەوردی ئێستا وەکو بابەتێکی ئەکادمی کاری لەسەرەکرێت تەنانەت دەنگی مۆریدە کاگەردی هەردی کوردێکێکە لەو کەسانی کە ئەم بابەتە ئێستا بۆ ئەوروپاش تازەیە کە ئەو ئیشی لەسەرەکە دەنگی مۆلیدا هێنێڵە ئەمە بەشێکە لەو با بڵێن لەو ئەتمۆسفێرەی کە ئێمە تیاژین زۆر ئەڵێ ئەمەش بەدەر نییە لەو شتێکە بەر ئێماکەوێ بۆیە ئێستا وای لێ هاتووە هەموو شتانی کە هەیە لە ناو سروشتا بە نۆیزەکانیشەوە هەر قەنە چوارچەوەی ئەوەی کە پێوترێ دەنگ فەرموو کاکە ڕێژدەنی چەکە لە توێژەرە هەرە باشەکان و ئەو کەم کورتیانەی بواری مۆزیکی ئێمە پڕکاتەوە کە بەڕاستی ئەمە زۆر کەم و کوڕیمانێ لە ناحیە توێژینەوە و نووسین لە بواری مۆزیک جا مۆزیکە توێژینەوە بێ لەسەر شتە کۆنەکان لەسەر لاوک بێ لەسەر بیت بێ لەسەر حەیران بێ لەسەر هەر کایەکە بێ یاخود لەسەر مۆزیکی نوێ و نووسی لە مۆزیکی نوێ بۆیم دەستخۆشی لێکەم و کتێبەکانی و ئاگاداری ئەوانێ یەک دوو سەرنجمەیە تەمبور زاراوەیەکی ڕاز نییە تەمورە زاراوەیەکی ڕاستترە تەمورە خۆی تەمورەش نییە گەر لەفزەکەی کوێن تەمیرێ ئەوە دووەم دەنگبێژی هەر لە فۆرمی لاوکە خۆی نبینێتەوە دەنگبێژی لە هەموو فۆرمەکانی لاوک و حەیران و سیا و چەمانە و چەمەری و لە هەموو دەنگبێژی لە هەموو فۆرمەکانە خۆی بینێتەوە ئەوەی کە ئێمە کێشەمان هەیە و کاکدەوەن و ئەم کاکێش کاکشاڵە ئاماژای پێ ئێمە یەکەم کاگڕێژە ناتوانێت لە سیمینارێکی وایە لەسەر یەک بابەت بە وردەکاری لە ئەلفەوە بۆیان بکە ئەوەی ئەو باسیەکە لە دەدەقا بابەتی کتێبێکی تەواوەتی بەڵام ئەم دێت لێرە لە سیمینارە عادەتەن تۆ شت کورت دەکەیتەوە دووەم گەورەترین کێشەی ئێمە نەبوونی ناوەندێکە بۆ توێژینەوە نەبوونی ناوەندە بۆ ئەرشیفکردن ئێمە بێ ئەم هەوڵارەی کاگڕێژەن و کاگەکانی کەوە هەندێک لە ئازیزانمان کە ئێستا خەریکی خوێندنی ماستەر و دکتۆران توێژینەوەی باشەکەن مامەسا ئارام ئێستا نامەی دکتۆراکی لەسەر سیاو چەمانێ باڵێ کارێکی زۆر قورسی شەب ناگام لێتی لەیرەکاری بۆیە ئێمە ئەوە خەلە لە گەورەکە ئەوەیە کە ئێمە ئەو ناوەندانەمان نیە گەرە و ناوەندانەمان نەبێ وە کاتی خۆشی نووسێتی کەلەپوری کورد کاری زۆر گرنگی کردو لە تۆمارکردنی کۆمەڵێک کشتی باش بەڵام بەدوایە نەیتوانیوە ئەو کەرەستانە بخاتە بەردەستی خەڵک و مۆزیسیارەکان بتوانن خەڵکی بۆ تەرقاکە توێژینی لەسەر بکەنەوە توێژینوانە جاریکە بچێتەوە خزمەتی هونەری کوردی ئێمە مۆسیقا و گۆرانی کوردیمان پاراستەوە یاخود بڵین گۆرانی مۆسیقا من لەگەڵەوە کورد گۆرانی مۆسیقای هەیە مۆسیقای ئێمە زۆر دوای گۆرانیە زۆر دوای گۆرانی هەر لە دنیا شاوایە بۆیە ئێمە ئەو کێشەیەمانەیە کە گۆرانیمان پاراستووە بەس گۆرانیمان پەرە پێ نەداوە یعنی ئێمە مەرحەلەی پاراستنمان تێپەڕانووە بە زارەکی و ئێستا کەوتونەتە نۆتەنووسینە و کتێبمان هەیە و فۆرمە جیهانەکان بەکارێنین کاری نوێ دروست دەکەین بەڵام لە کێشەمان لە پەرەپێدانی شێوازی گۆرانی کوردی تا ئێستا لەو قاڵباز تەسەوڕکەم هەناومان نەنابێ جۆرێک لە خۆجوینەوەمان هەیە جۆرێک لە ژیانمان لەناو نۆستالجیا ئێمە زۆر حەزمان لە کۆن و شتی حەمە ساڵح و ڕەفیق چالاک و ماملێ و حەسەن زیرگ و وامان لێسەوەی لێت و حتا بەرنامەکانی میدیاکانیشمان هەمووی خۆی لە دووبارە بوونەوەی لە نۆستالجیا خۆی بینێتەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەمانە کەواتە ئێمە توانای داهێنان و پەرەپێدانمان لە بواری
ئاواز و گۆرانی مۆسیقانیە ئەمە وامالیەکە کە نەتوانین پەرەی پێ بدەین ئیجا ئەکرێ لاوک بە شێوازی نوێتر بێتەکایەوە حەیران بە شێوازی نوێتر بێتەکایەوە سیاو چەمانە هەرە و قاڵبە نەبێ سۆز نەکەر هۆرە سۆزیشمان هەیە بە خۆتان نەزانن سۆزمان هەیە هۆرە هاواکانی کێ بڕوا ناکەم دەم مۆسیقیمانە بێ هاواکانی هۆرە لە یەکجا بکاتەوە لە ڕیزانستیەوە بەڵام خەڵکی شارەزامانی هەمی جیاکاتە مۆسیقیش نییە بۆیە من دەستخۆشی لە کاگڕێژەرەکەم سپاس بۆ ڕێکخراوی ئازادبووم کەم کۆڕی ساز کرد هیوادارم کۆڕی زیاتری بە دووادابێت و زۆر مۆزیسیانمان هەیە لەم بوارانە توانایان هەیە کە بتوانن زانیاری باشمان پێ زۆر سپاس بۆ بە هەڵە بە سەرماتێ پەڕی دەست بەش زۆر